نبي لدنيا بس جنش عاقل دبي برك جنش ريك وبيك بي حياتنا بالا الدنيا أو دي دريم آخر أول حالة من تدامه كنت شي داوي خوماتي ملقر أو جناي ولا نبي دو كلمة قصي بكي حمو يشيلو دا كم أو زي اشتردنا رازية أو زي اشتبادرينيا برو لوي غاردا سبين يزو أخي استبو سبين يزو كاسا يزل شي لبا كردبي أما زودا بيزل شي خوم لبر كم غاردا مفرني زاتنا بوتو قوزال قرتي لو بينو هادي همو يشكم بيدك أخرب بيجنا بدبين منيا بخت الرجبي بحياتي من دارة شي لبا وشي خود نبيني هروها أوزاخ كوربي أري والله هروها أوزاخ كوربي يا ربي نيا توشينا خوشيا شي بي دكتورة كجنية لها وليرة نبي بي بما أو دكتورة بلب أو نخوشيها يا ربي لسا قادر ما يخليس كتشبي بربي وبشتي فقرات النية فقراتي بشت المقصد بقى قادر ما يبكوي تساج نبيه وشلل بي لسا كرسي دانش يا ربي جنيه بدبينم وشي مردين يا شو قبر عمو شو قبر مبيبكن عمو ايش تاشتاني هلا قردوا يا حياتي ما هو هل دقنا بزو دوشا قمايا داس دي بروساك شو محاسبك وي بتساوان دي خيراك بدبينم دي أمر دك يا حياتي من أمان هتامر دنينيا خزمة الدكم يارمتي دنم خوب يا يارمتي شنو خوي بلا عيب تدانيا بس أتو ديزاين سيا يعني وش خزمة قديتك كنم دوستك قديتك كنم برعدلك قديتك كنم برا كانم دين قشك كانم دين مارمان يعني سايكم لكم خون أم ببياو دادنين خو من يعني الراس بخوي لبياوتي كتيمة ونبي نكوم بس أتو لبيشوان وفكت زاري أمن لبياوتي نكتيمة تماشا قصيت شن قورية بخيري خوتي يا المتي مناي يلا دي يلا برو دي يلا باش بابي سلسل عنك قوري وقرانا باريتوا جاري قتل من قبولناكم زاوى أو تصرفات اللي قال خشكم بكا يقيشتي شكم جماوية بل إيسا شاقز ليش لي دابو بس هدي تومام رسولنية بولي إيه قال أغاش تشام الله يدميان يك حفظة داخلي مستشفى مكرت الله كنت أمن بلاج ناويتم لنا تري تي والله نيا أمن ست مشاي جنان دكم حيزي شي لتزواني ولا ناس شي ناقاته تدزاني لعقل لمعرفات بليتسا براستي نيا دبي أمن نانا شي بخوم دوازده ناني خيركم خواجنا شي وهاي دايمة بحياتي باب صراحة مكردي والحاصل أوا ما سعيد جهات تماما اي باشا إساتو إيش كانت كردوا؟ تقريبا زوريم تواو كردو بس يعني برش ما ابو تواو قبل درك ادرا دركم كردو دبين مام سعيد واخونا لما يجوري اي باشا ابجا يسال بيج مام سعيد ايش كان في مكا وشي مام سعيد روي دوقات كيش لو دكم وباشا بس بوت مشي باشا حياتم دبر باشا سايم بخيرات ميكم كتي والله اذا بيني او كرد ما بيستارنا خير كاكا اتو غلطي اما دبي هول بدين ريزو خوشويستي دبي نيوجنو من ري دروس كاين يكتريان خوش بيه مشاكل كان هبه دبي هول دين بوان حل كاين نبي هول دين يشكا غوري بتشاو كم دبي بهمش ريزو خوشويستي انا بين دروس كاين يا اخو بخير مام سعيد والله يا ربي يا اخو بخير بيسر ساو خوس كبرك زوتر بهات باي لو خير ولا والله او زيرانه مانيا ديال بوتزوانا قاية كان كشتبوها قوش كان خير كربو قوش سقوش عمو نرمك اري بقى اري والله أو بقصي جوانا قاي يا اخو خير ما سعيد أخوا عفك يا أخوا أو جوانا قاي كم راقد بلو قرباني ايه سي سارة إيه. بخوده بسي قرباني سي أو ببينتن أدي أو تدبت قرباني سي جيجني ببين جوانا قاي تساوي سور بو ايه لو تساوي أون لا لو قرباني بو ايه ايه روجي كشنوي جوانا قام راتش شاسري ببرم ايه جوانا قاي خوي بتريوا ايه دار بري كاتما دوي ايه كاتما دوي لا قندي درسو ايه او زماني قندي درم اها ايه بيرك هبو ايه جوانا قاي سرا وزكتا بيري ايه كاتا بيري اديتو جيبدي ايه او بموضوع جوانا قاي ببنا قلت شنو شي وي راسنا يا اخو بخير بي او جا بعبوي بريم جوانا قال لنا وندي بيري عاصيبو لنا وندي بني بوشا سروج بوشا زانه وشان صاي سراو سرشتو تخواري زاني ايه خرج يقول لي حمو خربوها ايه كاتشيتو داسي كان لك اوندا ايه قلت مريم كان بيناوي يا رجال توربوي كل الزور ايه باتكاكم لم تنجيخهم اراندو راشور موا والله وغيرتي دي امام سعيد حيبنا بتسوما خواري ايه راس لبن راس سري جوانا قام بري ايه سليم بري والله بسريتو كورم كردو ايه قلت مدوركم لو شور كانوا
دەوڵچیان شۆر کردەوە چیلۆ تێم دەکرد و گوتم هە لەسەرەوە مار بەبان بیدەنیا لەسەرەوە بکەنە خێر والله وشتشي باشت وەڵا بەسەری تو داچێ مندانان ها هەلێوێن دەگو کاکە ئەوە ئەسێ مالی فرانی ئەوە چیلۆ لە خوارە کێشام هەموو بە چیلۆ ڕەوانم کرد ڕەوانم کرد لەسەری تۆزیعیان کرد دەرێ مام سعید ئەگەر من سوارە شوێن خۆت و عاجز نابی کوڕە ناوەڵا عیفت نەکرد ئەها دەرێ مام سعید ئەتو ئەو جوانە گایەت بە خێو کردسێ ساڵان ئەوە سەرسەرە ئەرێ بەسەری تو وەنیە چاوی سۆر بوو ئەوە سەرسەرم وەنیە پاشان بەڕەلا بوو غاریدا ئەوە شەرچەوم خەرچی گوندی بەسەر ئەوەی بەدووی کەت بوو لە گوندی وەنیە ئەوە شەرچاوە کەتە بیدێ ئەخیرەکەی کەتە ناو بیرێ وەنیە ئەوە کەتە ناو ئەوە کەتە ناو بیرێ وەنیە ئەتو نارێ لە ناوەندی گیر ببوو هەر لە ناوەندی نییە بنی لەوانەیە 300 مەتر ما بوو بگاتە عادی سەرەوە 600 مەتر بەس داهات بە خوارێ ئەدی ئەتو بە چێن دەرێ داچووە خوارێ وەچی برەی سەری ئەو جوانە گایەت بڕی وەڵی ئەوە پینەشی گەورەی دەوێت دەزانێت چیا کورە ئەوە ئیشێ منداڵان نییە نە ئەوە زەلامی خۆی دەوێت زەلامی خۆی ئەمن ئەو وەختی ئەمن دەرێم زەلام بووم زەلام ها نەگەما والله جوە مام سعید دەرێم ئەگە زەلامەکی ئەو هابی معنای وەیە تو دەبی ئێستا لەگە ماڵ و منداڵ و خۆت فەرز کردی لە سەریان لە براد نەکەوێرێ وەڵا کورە ئەمن منەتی داچی منداڵان هەنازانم هەر ئیسابیان لۆ ناکەم هەر وە دەزانم خوا داشینە بەسەریت و بەسەریت و هەر ئەوەندە لەگە برم ئەو دەرە خواردا هەر ئەو تەونیا هەناوی ناپسی والله دەنانیە والله ئەتوش عینەن تەبیعەتی من هەیە ئامنیش نییە منەتیان هەنازانم هەفتە گواتە بۆکنە پێم گۆ لەو دەقێرا لە ئینزاری هەردیت لە غافەتی ژلەکەم بەسەردینە والله بێ منەتم لێ بەسەر تێنی تۆ قاپانە بشۆ دەی ئەوە ژنەکەم ئەوە سوحبەت چییە سەبەت چی ئێستا قاپانە بشۆ دەی هەست دەی ژن بەسەر تێنی واللهی خوشکم هەقتە واللهی حەقی خۆتە ئەشهدەن بالله هەقتە بەخوای ئەمیش بڕۆم باشە یا الله تەماشا خۆوەرە خۆت مەکوژە ڕاستە پێشینان و توانە هەموو شتێ بە نێوچوان و بەختە ئەگەر نێوچەوانی من سێزدە بوو سەدۆ فەنی لەگەڵ تۆ چ بکەم خۆ بەدەستە خۆم نییە ئەوە حاڵە ڕۆشتا ئەوارە برای تۆ بۆتە کارەکە لە ژێر دەستی ژنی ئەتۆش بۆ من بوویتە ئاغا لەسەرم جۆ بگرە سەدۆ لەگەڵ تۆ قسە دەکەم ماڵت لە بۆ بەجێ بێڵم نایەمەوە ئێرە ناڵم چارت بە چارم کرد دەچمە ماڵە بابم نایەمەوە بۆ ئێرە ێ باشە ژنەکە دیواییش ناکەم مارت خرانەبی کامیشە ئێوە نابینی جایش تەماشا ئەو شمەکانە لە سپێنی ڕاوە لەوێ لە نەرچیان شووی ژنەکە خێرت دەگات تێمەکە هەرات سێ خەڵکم تێمەگەینە وا دەچم باشە دەچی ئینشاڵڵا دەبڕۆ بیان شوودەی تەماشاکەم بزانم ئێستا واچم دەشوم باشە ئاها پێشینان ڕاستە گوتیانە مەرجی پێنیشان نەدەی بە تای مەمنون نییە کورە وەرە ئەتو وەرە ماری خۆت بینەوێری دوو قسەی بەدوێ خۆت بکەیت باش ساعت کەنجێت و ئەمن لە بامستاندیا کاخۆ ئەمن نەمگوتیا ئەمن بە زۆر لێمستاندیا ئەمن گوتم بە تۆ بزی خواستیتم سا شێخ و مەلال کرداکو ئەمە مێردم پێکردی ئێوە بوو بەس ئەمن بەخۆم هەر ئەوها خۆقامە یعنی وەم بۆ یعنی لەبیرتە کە جیرای نوشتەکەت خستە ناوتان چی بابمە توی گرت دەتگۆ لۆ دزی هاتیمە ئەرێ وەڵڵاهی لەبیر مەعە وا دەزانم نیە وا دەزانم دوونەیە شایدە نییە وەچی بابت ئەمنی گرت گوتم بە شێخ ئەحمەد ئەمە بابەر باب دزیم بەس لۆ ئەوەی نییە هیچم لێ نەکاتم دەیاڵەت ئەدی بەش من بەخۆنێت و هەموو درۆی دەکەی ئەو هەموو درۆی لە چێ دەرێ دێنی ئای بە ئای بەستە تاکەنجینێ کچی قابلێت چی تێدایە مەسروف لێ دەکەی چی تێدەچی یعنی چییە قابل ئەوە دوو درۆ بکرد یعنی چ بوو جەماعاتێک لێ دانیشتم گوتم بە زۆر ئەوش نم لە بابستانێ یعنی ئەتو دەبی بکەوەرە کچی ئەمە چەندجا پێم گوتم ئەمن وەچی سوتفەیە یعنی هاویشتم ئەتو بری وەیە یعنی چی تێدا یعنی لۆت بینەکەم ئەتو بچی درۆی بکەیمش لۆ بینەکەم زاکۆ منەوەی دەکەم قابلە چێ دەمری دەتونێەوە هەزار کەس ئەشەدە ملا ژنەشی چاچەیە لە بۆ مێدەکەی ئینە دەکات لەپاش مەرگم ئەسڵدانەکەی چاوتە خۆوەزعەوە ئەی هەزار ڕەحمەتە گۆڕبی بابم دەبۆ ئەموو جارم نییە بەس وەڵڵاهی ڕاست دەکرد باشە بەو دەمەی نووستی
ئەم من نازانم چ بکەم لە دەست ئەو ژنەی قورتار بم کو بەلایە کە تووشی من هاتیە هاتوو بزانە یعنی قاتی ژنی بوو چون ئەو ژنەیان لۆ من هینا هەموو شتێکی مردم هەندی ئیشی مالی لۆ کوبکاکە هەر حیا و نامووی ڕەسیدی دەفرسم دەما وەڵڵی ناتانم چاو هەڵگرم لەبەر برادران ناتانم چاو هەڵگرم لەبەر خزمان هەرچێ دەبینم دەرێ لە ماڵێ وەزعت کووە وەزعم کووە والله بالله اللهی نییە ئیلا ئەگەر بچم سەدەی تێبگەینم چونکە سەدە لە منداڵیش وەچی بە شەرداتم هەر ئەو بەهانام داهات عافیە سەدات و لە زەلامی نەگەڕێەوە عافیە سەدات و ئەو ژنە بڵێ جق ئەو تێبگات و چت دەوێ ئەو هاتەمەشای ژنەی دەکا یەکسەر دەستی ئاوی دەداتێ بەس بە حەرەکەی ژنەکە تێدەگاچی دەوێ ئەوە ژنە کاکە والله بچم سەدەی تێبگەینم بێ نییە دەسەکی محتەڕەمی بداتێ وەبی لەمە پاش ئەمش بڵێم قەق ژنەکەم بزانێ چم دەوێ ئەرێ والله بچمەکەن سەدەی لامووی باشتر فرمو سەدەی برام کوی بخير بيت أحوالك. قفاتكم يا قبر أسحتك ولا شندري كرة بقرآن صدق ولا ودخلي بيدك براتي او هاي اليوم براقه وريتوني كرة والله هذا زانم كرة براقة وريبني تاني صار يبني كرة سنة بس كم يا خبر بقرآن خير. نات أنا مستق بزليم لا خير كرة خراب لي بقى مع السنة وشر مرنا بوا كرة نباب أم بس بين بلي كرة سنة ست بيبليم كرة والله هنيا لدس أو جنينيا هرنيا خريك الرصيد مرازدة بتصفى إنوكا قالوا تسبوا كارو ما رد كرة باري تسبب أبي تسيت بس بين بلي كرة كاكا يجي مارم بيدك كرة كاكا حاردم بيخاوين دكاتو كرة سلازم بيخاوين دكاتو كرة كاكا نيا باقي خدايني أربونا ما يموني بالدست وشي بقرآن ما قريا ما عمرنا منيري والله بريا يكتوز ببرات سوبا هر يك مدبم بتسوبا كرة دي ومنكر صدق كرة دي بتمام بوشتو بكم بوتم ليك الربا وش صدي برام ساوى شلش دي قوم صور كم وكاكا لقت ساوى مالي صور كده زاري ده زاري سيا موضوع أنت دينا جيش موضوع سيا بس ساوم صور كده أنا ودنا مسالي شو تشوفون دبوك زك بناون دي ساوم كت برايستا بقرآن أو ساوم سيرش براش سبيد ديت ملون نيدا ديت عمرنا منيري والله أخا بخود فيرت كردي أولي أبي جوز كتر سين كردي أمش براسي فكرم كده وتسبكم قصي بابم ببيل ما تو قلت أشتا كردي هات الراس برو كل صدى براد أو مشكلة لو حقا ورا بوي بسر هردو تساوي استاذ تزاين سيان هيت خمنا سەدا دەورێ ئەو یەک ساعت تتفێکا لە پێش دەرکا يك دقيقة استاذ سم خودا قورم ديم ويلي دا كم نيا لسيك بيراوس أو تزدين ومجدين لو دانا أنا علي ربال عندي أول شيء مباشر يعني إيش همانة ما تبي تبدون سەدۆ ئەو پێم گوت بۆ ئەشیانە هەڵگرێت ئەوە ڕمێل و تەحدیدەکەی ئەدیەوە کوا مەسکارەکە ئەوە لەکوێ سيبريت ساوي راستم بريت سدوي چاوی ڕاستت ها ئە مەسکارەکە کوانێ مسكارة سيبهم هرقرتي ليش؟ وتم بالا بروجة نبي لۆ ها حياتم هاي مسكارة كم بقرا ڕەبی لە دەوری چاوم گەڕێ ئەوە چ دەکرد لە پێش دەرکە شنكا إيش رقم بيتا ئیش چ بس تو قردك تو سري بابا سەد و مەناوی داک و باب مەینە ئێ ايه باشا زينسيا إيش رقم بيتا بس درم مشي أنا أو زارة لا بريدي. تقدري أعمل خدمات دام بس أو زارة درم مشي بێژە دەی أو أبو إبراهيم هاتي إيش شيء چێ هاتیە واندا تسمع أبو إبراهيم ئەبۆ لە هاتی تەماری من سي والله هرجنا كذا زينسيا أخلي الراحاتي خو والله أم بيم خوجني وبتسم بس زينسيا زور بارا استادي مو باشا حياتم لۆ چ دەچێ ماریان واتر بمن برديان تيكتو لۆ تو وەستا واتەر پەمپی أم برش لي دزان بس لو يساعدك كم ديمو چاک لەی دەزانی لە ئیش و کاری ماڵ بزانە نەلاوەتە ده أو زارة تسمع إيه أزيد تدبي لود دكم باشا دەچیت بەڵا سەعاتە لە بۆ دەگرمەوە باش هاتنت چارەگەک ڕۆشتنت چارەگەک یەک چارەگیش وەستایەتی دەکەی دەبێتە سێ چارەگ نانا ساعتك إيه ريكا دورة بخود دزاني ده یەک سەعات باش زیاتر پێ ناچێت سەدۆ أبي بجدانك ئەوە أشوف پێت بڵێ پشتە لۆ ناتوێ لۆشتی بوەستم پشتێن هەرو خێراوەرەوەدەی هەرو ئاوا ڕۆدەی پشتێنی دەوێ زۆر حەزم بە چارەی ماڵی بابتە ئەبۆ هاتیتە ئێرە واتە پەمپی لە بۆ بوەستێ ئێستا کاکە پیکابت کڕێ پیرۆزت بێت سەر چاوم بەڵامۆکی ئەتوو دەچی بۆ جێیەکی بەخۆیت و بەژنت لوو لە پێشەوە دادەنشی لوو ئەو منداڵە گچکۆکانە فرێ دەدەنە پشتەوە بەسەری تۆ ئەو منداڵە گچکانە لە پشتەوە دادەنێن ئەوێ ڕۆژێ بە چاوی خۆم دیتم پیکەبەک لە تاستە چیدا مام هەمدا هەر ئەوەندەمزانی لە پشتەوە منداڵەک پەڕی کە پەڕی بۆ جادە قیرەی کرد حتا گەشت مەسەری باوەڕتە بێ هەموو قەلبی لە خیری هەڵکشا بوو وەڵە ئەوها هەرم گوتەوە بە باوەشێ بردمەکن بابەکەی لە پێشەوە دانیش بوو گوتم تو خوا ئەتۆ عاقڵی ئەتۆ مێشکت هەیە ئەو منداڵە گشکۆکانت لە پشتەوە دانایە بەخۆت و بەشنت لە پێشەوە دانیشتی ئێستا فەرمودێڵە هەتا گیانمانە خەستەخانەی باوەڕتە بێ ئەوجا نازانم مامرد ئەوەیان نازانم ئێ کاچی کات براجان ئەتۆ دەچی لۆ جێیەکی ئێدە منداڵەکانیشت لەکەت خۆت دانێ
لو قري بسري او من داري لكي والله ويا بس كرة هاكا هذا سنتو جنزي او زمان دي تصدق انا الان نعم كرة كان دزانم حار والله مش تشي كان كاكا سواري او ما توران من او ما توران دريس زنقه زور او جنگا سوركا كاكا صب راس دري هوالي لدو او دتيج درون يمكن بام خو نقد ندوتا دابين برام دابين بخواي ديتم كاكا وش اللي بني سان او هنا كلك هذا اللي راسي ورقد عفرق لي دراب كتر نوع عفرق كاكا جنزك اخوي عدم كر السلام عليكم. عليك السلام كويتو باش امام سعيد سعد والله دارت كذا فرد دوقتي لقى مام همزه بكا والله علي مام همزه كويتو علي او انغو بحسستان ذاك والله باسي ما تور ما ذكرت جنزان وما تور ما ذكر جنزي الزماني اها مام همزه اود زاهر تازه في رادقم ما توركم هيا او ما تور من بلازكان لچن دري ما لا هوليري لبو پردي دسم ايه كاكا هێشتان ئەو سرێ نەکرابوو ئەوەی پردی مام هەمزان نەکراوە باران دەباری کاکە ئەو زێی پردێ ئەو مل هاتبوو خەرچی پردێ نیە خەرچ پردێ هەموو ڕوحیان لە دوڕ دەستیان بوو دەیانگو ئەو ڕامان دەماری وەڵا کاکە هاتم ناگەڕێمەوە لە چاوی ماری کاکە ڕاست هاتم ئەوها وەک موسی لێمدا لەو ئاوەی دەستت خۆش شەقم کرد والله كعكة ما تورني دري برازة دستم تاعقل قلت راح تشوما بن آوي تشوما بن آوي كعكة هذا الأولى نوي كنوي هذا الأولى نوي بس سري دنيا ديت مرورك لين دري وازي بزيش توالي لبن آوي دغري ماسي دغريتين بس كل ما رد خرج السعيد كل واحد بيتعمد كل دماغ خرانة بقابلة درويدكم أو زتورة بزانا كعكة قرجارة كتبيش ناچارم لێم دا لە قرژانی دەبەسەیت و مرور نییە ئاگاشی لێنە بوو ڕقەمیشی نەگرتم ماشاء الله ماشاء الله ئەرێ تو بە مناری ئەفسودا دەراتی ئەو سەلامەی دەکەی ئەوە جار و باردی و پێکەوە دادەنیشن و دوو قسان دەکەین و وەڵڵاهی نییە ئەوە ئەمە سێ سال جارە نییە تەجروبە دەکەم لە هەر جێیەکی ئەمن دەچم ئەو سەلامە دەڕۆ ئەوجا کەیفی خۆیتی ما چێ بەسەریەوە ئەوجا تو بەم برێ ئەرێ ئەتو ئاگا لە ماری حەمەدەمینی نییە لە دەشتی کورە برام حەمەدەمینی چی و حاری چی حەمەدەمین لەوەتی تەراکتەری کڕیە مەرحەبای کەس ناکە ساعید ئەو بەڕاستە ئەدی کورە ئەوزە داخۆ چ کەسە تەنەکتەرە چی کڕیا تەنەکتەر ئەمن تەنەکتەرم هەبوو هاتوو کاکە تەنەکتەرەکەم هەبوو نییە تەنەکتەر دەدگۆ شۆفەرە ماشاء الله ئەوە جۆتم دەکرد لە دیوی بەستی شەرقی کاکە هاتم نییە هاتم بەناو بەستێدا هاتم گەویستمە ناوەندی بەستێنیا لەگە ئاوها لێی دام کاکە ڕاست لەسە تەنەکتەری هەری گرتم وەڵا بە برای خۆم برێم هەری گرتم هەر ئەوەندە پێکرا تەنەکتەری بدەمە بۆش دامە بۆش و ئاو ئەمنی برد وەڵا لێمدا بە مەلەوانی پەرریمەوە کاکە وەڵا یەک هەفتە ئەوەنە نیشتەوە وەڵا بەسەری تو ئاو نیشتەوە وەشی دەچم دەبینم تەنەکتەر هەمە لە سلووری دەگەڕی کە کورە ئەو جەوەرە سەعید ئەتو خۆت لۆ چێ ماندی دەکەی کورە ئەخەت وەرە دەوی خۆت لۆ چێشل دەکەی کورە وەرە چێ نسحەت دەکەی چێ ئەقر لێ وەردەگری ئەخەت وەرە قسەی لۆ دەکەی لەکن دەڕواتن دەوەڵڵاهی ئەمن شێتم ئەگەر ئەمن شێت نەبم تخوا ئەمن ئەو نوع پیاوەمە قسەی لۆنگۆ بکەم بەس قەیدی ناکە خەتای منە خەتای من بۆ نییە کاکە سەدا برێ ئێستا نییە ئەتو بۆ دانیشە ئەمە وردە گازی دەکەم بەس توخوا پێینەرێ ئەبوو هاتە بۆ دن کورە دوایە پاشە تونێ دەچێن بم بە سینەمە لۆندە سلۆشێت و بڕۆگاز کردزان چی لێ دەکەم زانکو فیلمی دەسوێن مەکارە کودەی برام عادسکە قوربانە دەبم مەکارە تاقەتم نییە بە هێواشی هیچ بۆستوب ئەوها؟ دەبڕدانشانی گازەکەم تریفا کورە خۆ کەس ئاگای لە دەرگی کەس نییە ئێبراگچکەی خۆ نابی لە پێشوە برێم وەڵا سەد خۆزگەم بەوی کورە وەڵا دەست و پلم نەمایە لەگە جلک شوشنێ بە قورعان بەدا قەرژی زنم ناوە کورە کەس هاتیە چێ بەچێ سەدا ئەوە دێ بەس بتبیرم قوربانت دەبم نییە قسەی وهای پێ برێنیە بیتاوێنیەوە بیکەی قەتراوە لە پێشم و بینیە شەرمم لێ بکە بە حیاتی نییە قسەت نەتانی قسەم پێ بێ باشە ڕەنگت تێک چوە ڕەنگم تێک نەچوە نە بەما ترسێ براتم بزانە ئێستا چی لێ دەکەم بەست خوا ئەگەر سوتفە بوو گۆتی خێرا هاتی ئەولایە بڵێ ڕێم کەت بەولای گوتم باسەرەشیان لێدەم کورە سەدە نییە برا لە پشت برای بێ بە قورعان کەس دەرحەقمان نایە بەلاژ نایان گوتێ برا لە پشت برای بێ مەگەر قەزا لە لای خوای بێ کورە حەمرت نەمینێ بریای وشتم هەر نەبا مارە کورە ئارەقەت بە مکرد بە قورعان تریفا
تري سەدۆ بەخێر بێ. خوافتکە یا خۆ براشن کوی باشی ها عمو لەکوێ بووی؟ حياتم لە پێش دەکەی دانیشت بوو وەڵا بووە هەڵا گوتیان مامڕۆ مرد وەڵا میژوەکی بڕشی پێچ و چمێ دەرێ وەڵا گوتیان نەمردیان وەلا بوو گوتیان نەمردیان وەڵا کاک گوتم با بگەڕێمەوە لۆ لێرە بوو مادەم نەمردیان وەڵا هاتمەوە سەدام دید وەنە بوو سەدا وەڵا کاکە گوتم سەدەوە دەڵێن مامڕۆ مردێ گوتیان لە پێ ڕادەزانم مردیان تو تازە زانیتر وەڵا سەبەقەکی چووی دەوێن دەڵێ نەمردی بوو مامڕۆ بلێ مەوزوع چ بوو مەوزوع مامرۆ سات بەچی کرد بوو گوتیان نەمردی وایە ڕاستە گەیشتی لێرە بووە هەڵا گوتمان چێ گوت وەڵا مامرۆ مرد وەشتوی دەوێن دەرێ سەدا گوتی بەعەقڵ نەمردیە بە قەسیوە دەکەم وەدەم سەدا وەڵا کاکە گەڕاینەوێنە ئەی تۆ نازانین نیۆڕۆ وەختی شیولێنانە؟ بەرێ وەڵا حیاتم دەزانم بەس ئیشەکەوەی لێ هات گوتم ئەگە مامرۆ دیاغە دێت تەماتەم بۆ ورکە سەدۆ تۆش هاتی بە برم شاکە وەڵا براژن عەقیتی درەنگە ئەم لۆ براژنی خۆم بە چاوە دیاڵە تۆزە خێراکەن کورەوە تو چ دەکەیەوە؟ ڕوچ دەکەم نابینی برنج بژار دەکەم مساعدەی برام دەکەم دەشتێ برنجی بژار دەکەم کورە تویشی منت قورستر کرد دەزانی؟ کورە برای من دەزانی چێ بەجێ بکە بەجێ بەو خدای گەلە هاراوژ نەخۆقم ئاوە چی نەدان کورە تو زۆر ئەنتیکەیە بدەوتم نوۆچی نابووە تو چت کردەوە لە بۆ من ئەو بە قسەی تو بە هەم کە بە دوو دەقەی عاقلت دەکرد واللهی عەبۆی برام دەزانی چیە بەجێ بکە بەجێ باش دەلێ بۆجیکە کورە من لە بەخاتری تو هیچم تاخیر بووە گە ناوکە شیوەکەشم لێ نابوو حەف زەمان وشیوش قورا بوو سنابووە هەر حاضر دەبی هەدە تو ئەو فشەفشەت دەکەن هەمکە دێم وها دەکەم بزانە و برنجی دەبژێرە تو ئامەزانە مەعلانی لەویشانە لێ ڕاهاتیوە نییە لۆ بحقی خدای نییە دەبی بچ بە قەبستارێ بچ بە سەرگۆڕی بابم هەمووی پێ برێم بابە وەڵڵاهی نییە ئەولادەکەت بەجێ نێشتە بە ئەولادی بچی هەستە بڕۆ دەرێ هەستە من برا گەورەم لۆچەی نایە ترێ برنجەکەی ڕێژ برنجی ڕێژ هەستە بڕۆ دەرێ ئەرێ وەڵای کاکە دەڵێن سەعید زۆر نەخۆشە بڕواکە من ئاگام دێن یە سەلامەتە ئینشەڵڵا خوا خێر بنووسێ وتت برا واجبە با بڵن سەردانێکی بکەینەوە کابرا ئەرێ وەڵا دەبێ بچین سەرەکی لێ بدەین کاکە وڵای کاکە من نایە مەلا هەمزە عیبە ئەو قسەیە چۆن نایە جیرانە کورە کاکە دەهاتە ناوی خۆی وڵای لە بەخاتی درینگۆ دێم ئەگە نا سەعید ئەو پیاوەنیان بسمک جیرانە برا ناو بێنە یا الله کچی هێواش وەڵڵاهی هەها ژنەکە ئەوە دەرێن کابراەک لاقی ئەوەندە نەدەیێشە چۆ دختوری ڕاست لاقیان بڕیەوە ئەوە لۆ شایدش ئەوە لە دەرکەیاندا سەعید فەرموو سەعید ئەوە چی گەرە سلام عەلەیکم عەلەیکم ئەسەلام سلامەتە ئینشاءالله ئەسەلام سەلامەتە خوا ڕەحمەتی بکە یا رەبی یا الله یا خۆ بەخێر بێ ئەنە سەعید ئەوە چ خێرتە وەڵڵاهی کاکە تاو لەرزم دێتی تاولەرز برا گوێ مەدەر مێش جارە لە عەسکەری ئاوا توش تاولەرز هاتم ئەوە بە قسەی عەسکەری بڵێ. ئەوە عەسکەرم لە کوێت شەڕەکە تۆ بە تۆپی دەکەوی یا ستار کاکە شەڕەکەم کرد خدا دەزانینە زابتەکە هەزار جار دەگۆ ڕەحمە لە داک و بابت وەڵا کاکە وە بزانم بە چاوی بردم ڕاست لە پەنادا بابەی سوورامەوە ڕاست تووشی جوندی بوو ئەرێ کاکە نەڕۆین ئێدە ڕاستە برام دام ئەوە تووشی جوندیان بۆ چی بەسەرات چی بە دەڕابەستە بزانم نەتیجەی بە چیەکەی برام ڕاوەستە کاکە ڕاوست هێشتان مایە سوارفەمایە وەڵا کاکە لە پەنادا بابەی سوورامەوە بە کاچی خۆم برێم ڕێک و پێک جیرام وەڵا جیرام کاکە بە کاچی خۆم برێم ئەمنیان بەدیر ئەمنیان بردە سعودیا ئۆی فەقیر کاک بیغلی لە سعودیا دەسوڕامەوە لە ناو بازاڕی چیژەکەم دی چادە ساری چاوی ئەوەندە بوو بروی ئەو هاوەچی کەوانەی سوڕا بوو ماشەڵا عشقی ئەو چیژێ ڕاست لە دریدام کورە کاکە دەبە هەستن چۆلی کەی کورە دەڕاوەستە مامەمزە دەڕاوەست کورە خدا عافوت کە دەسوافەکەی وا دەجێڕمەوە بە هەم دەشکە کاک بیغلی عشق لە دری دام وەڵا لە دووی چوم عیشارەتێک لە من عیشارەتێک لەوی دەی کاکە عیشارەتی ڕاکێشا وەڵا ڕاست حەزمان لێک فەریم هەستام وەڵا مارین دیتەوە چوم سەلام عەلەیکوم سەلام گوتم کاکە وەڵاهی بتانەوێت تا پێتان خۆش بێ پێتان ناخۆش بێ ئەمن حەقیکی ژێم گوڵمە وەڵا ئەوانش گوتان یا ئەهلەن وەسالێن یا سەرسەریمە یا سەرچایەمە چیش پێش چێشە حەلۆتونێ بلۆ چێیە کاکە وەڵی تەعەمونم نەما درم تەقیدە بە حەسین بڕۆین کاکە چ خۆم دەڕاوەستم برای خۆم دەڕاوەستم پاک کورە فەرموو دوو قسەی خۆت بکە وەڵا کاکە لە چێندەرێ بوو چیژیان لێ وەڵا کاکە گوتی چیژەن لۆتونێ بلۆ چێیە بەڵێ وەڵا کاکە ڕاست لیان مارە کردم لێیان مارە کردم وەڵا هەفتەک لێم بە کاچی خۆم برێم وەڵا سواری ماسلی سەچی بووم زان ڕەشەکان هەیە پێم نییە شیر بووم لە بوو هەولێری وەڵا ڕاست هاتمەوە هەولێری ئەک دەست خۆش بێ وەڵا بە کاچی خۆم برێم هاتمەوە کاکە مارم دانا مارەی خۆش دەبینم ڕۆژە وادیمەوە کاکە ژنە نوکە چتی فرمێسێتی گوتم ئۆی فەقیر
کچێ ژنی ئەتو لە چت کەمە ئەخەوەرە بزانم لۆ دەکەی گوتی وەڵا سەعید ئەوە ئەمن عەزم لێ سەفەرەکی سعودیا بکەم و غەیبێ بابم دەکەم گوتم درم فەقی دەبا بڕۆین ڕاوەستە مارتخلانە بی ڕاوەستە ئەی هاوە کورە دەرێ ناین لەسە سێری سوتایە وەڵا بە کاچی خۆم برێم گوتم کچێ هەستە لێرە هەستا گوتم لۆچما ئەمن چما بە ئامان و زەمانە تو منە لۆچما ئەتو بە فاتحە لەک نەم دانیشتی هەستە بڕۆ دەرێ وەڵا بە کاچی خۆم برێم دامە بە ساپڵ تاقان وەڵا دەرم کرد دەست خۆش بێ وەڵا کاکە دەرم کرد ڕێ گرت بەربەیار ڕای لە سعودیا ڕێک و ڕێک ڕاست تەلاقمدا و تەلاقنامەشم لە بۆ ڕەوان کردەوە باش پیاکە توکەی عسکەری کردی ها ئەدێتون نەتگۆ لە من لە کە ناوم گەڕاوە لە عسکەری یەکسەر بۆمە پێشمەرگە و چوومە سەرێ لەگەڵ ئینتفاضە گەڕامەوە ڕەحمە لە داخ و بابت بەبیرتی نامەوە بە قسەی پێشمەرگەی ئەوە کاکە مێشکم دەقیقە هەستن با بڕۆین هەتر تامێک چوە دەرێ بزانێ ئەوە با ئەو مۆزوعیان لە قیز نەچیتن ئەمن لە بۆ تو دەژێرمەوە ئەتوو هەرونیە لە کەژنەکانی وان بجێرەوە لۆ ئەوەی بزانن سەعید چ پیاوەکە ئەوە پێشمەرگە بووم یەک خەریتەم ڕاست و چۆب لە خۆم بەستا بوو یەک شەر بوو خۆم لە پەنا داخمای نابوو لە چای گول لە جیڤەی دەهانا گولەیتی پێشمەرگەهاتی چی و داخمای چی ها کچێ تو دەڕاوەستە یەک دەقە ڕاوەستە مارۆدا ڕۆدە وز بە ئەویش بێزار بووم لێ دەستە دووچوورە کچێ وەڵاهی دنە هەتەوا دەکەم وەڵاهی گولە بە گولەی دەکەن خورما بەر بۆ خورما لە تەنیشتم بوونیا نەمدەتانی بخۆم داوەشی ژنەری وڵا ئەتووەرە مەجال نەدەی پیاوەکە دوو قسێ بکالۆی بچی لە کەژنەکەم بجێتەوە وە بێخەرک مەحتی مێردت بکاتێت بەختونی چەوانە بەختونی چەوان لاقم ئەی بابە لاقم چەندێشی کورە یار قەولم داتێ وەڵا ئەمنم وەک تێری سازم ئەو دارە مناگرێت جان وەڵا دەچما دەخوازی وەڵا بابم دەزانیت چییە دەرەجەیە کە دەرەجەیە بەس یەقڵ نییە بڕک بێ ڕەنگە ئەوە تەماتەشکەم زیاد کرد باو باینزانش زیاد کەم کودیە چیش لەگەری بڕەوە کورە شەرەفدا خەم نوشی و کردیان گوتێ کورە وەڵا لێ نازانم چ بکەم چ ئاخر نە سوچی خۆمە سوچی خۆم تازە بەدەستگیانم کرد بۆ چووینە پیاسەی پێمی دەگۆ ئەبۆ دەزانی برنجی لێنێ دەم بۆ ئەرێ وەڵا برنجی لێ دەنێم قەپای لە پەنجەی خۆت دەدەی ئەبۆ دەزانی دۆلمەی دەنێ ئارێ وەڵا دۆلمەی لێ دەنێم ئەتوش نازانم چی من لێنێ هێر سوچی خۆم بۆ هەرچی دەگۆ دەم بۆ دەزانم بەس ئێستش تەواو چ عیبی نییە حیاتم پێشتەکە چۆنە بزانم حیاتم بەس تامکە بەس ئاگان لێوی قەپای لە دەستە خۆت نەدەی دەبێنم بزانە ستۆ شیوەکەم لێ نایە بزانە ستۆ تەشریبە کە دەرەجە یەک ئەوە چیە بۆ لە سوێرە سوێرە ها ئاوی تێ دەکەی ئەوە چیە پێشتەکە بۆ من لێنە عەبەوە حیاتم ئەمە چێژێنە هەیە حیاتم ئەوم تێ کرد بزانە ئێستا تامیکۆ بزانە ئێستا تامیکۆ ئەوم تێ کرد ئەوە چیە عەبە تۆ شیوە. ئەوە چیە قام لە من بەهێنی تێکردو خۆ تێکردووە حیاتم قیچەشکەش ئاوی تێ دەکەی چمان زەرەر کردی باش عەبە چێژێنە هەیە چ بکەم حیاتم وەڵا ئەوەندەی لێ دەزانم بە قورعان نازانم هەستە لە بەرچاوم دەی هەستە لە بەرچاوم عفوم کە نەمزانی بە قورعان نەمزانی حیاتی ئەوە بۆ چێشتەکە لێ سەقەت کردم عەبە تۆ حیاتی دەوەرە چاچیکە و بڕقەیتەی کە چادەی چی چاکەم بڕکە بۆ نەخێتۆ عەبۆی برام بمگێ ئەوە سەدەی بە قورعان ئەوە سەدەی برام وەی بابا کورە چ بووە سەدا کورە چ بووە چێ وای لێ کردی کورە چاوم کۆرە چێ وای لێ کردی چێ کابزانم کورە کاکە تەشتەگاردم لە دەست بوو بچمنانی بکەم تەشتم لە دەست بەر بۆ یەکیز ئاردڕژا کاکە یەک کیلۆژی ئەلێرە گیر کردم چێ کورە دڵخواست خۆشن نییە بەرایە مانەوە خۆمان بێ کەسێ ئای لە خۆمان بەخت ڕەشێ وەرە سەلامەک نەبی دیفاعمان لێ بکە ئەو دوژەی بدە سەربەردی ئەوە لاتوە وەڵی هیچم نەکرد بێ قیچە ئاردم لە دەست دڵخواست چیرۆکە چێ لێرەدای ئەی دەستی خۆش بێ ئەی بۆچی وای لێ کردی لەبەر چی وای لێ کردی وەڵی هیچم نەکرد بنارە بۆ ئەو کار دەڕژا ئەجا قەچێکە خۆ مناڵی بۆ ئاردەڕێژی دەستی خۆش بێ وەڵا والله ولا الله نییە ئەمم بام نییە ئەمم بام بەحقی و خدایە نییە هەموو خەبازم دەشکان دەم کردە هەرشتە هەنە گۆڕێ ئەلە بەخوڕە کێت دەکرد باڕشتە عەبۆ حیاتی ئەوە دەلێ ئەوە دەلێ وەی لە خۆمان ماوێرانێ برامەکاوی وەڵا برام حەدم کرد برام ئەی بابا چێژنەکە تۆزەک ڕەحمە دەبی ویزدان دەبێت لۆ دەکردو وجداني ما بها او خذ هاي صوت مالي بلاد ترسا او اردك قرش او اردك قرش ها انت طيب راسك خواوە حاڵە سعیدها حیات بردومە لە کۆڵانە ئەرمتمە کۆڵانە ژنەکانی جیلامان پێم دەڵێن مێردەکەت قسەی ڕاستی لە زارینیاتە دەرێ ها هەمووی گوێمەم پێ دەکەن شەر بێ بچمە ماڵە بابم نەیامەوە ڕاوەستا چاراتە کچێ دەرکە لە مگتە نەتیش خۆشم بشم و چاراتە ها هەرای چما
لۆ دیارە من نازانم قسەکانی تو هیچی ڕاست نییە ها ئەوە لە چی دەیخوا دەستە درێتانی خۆتەوە عبۆی هەرا نازانم دەێت شتەشان لێ قەومە ئەم گوشتنەوە ستانەوە نەبووە گوت لە ماڵ عبووی هەرا ئەرێ وەڵا ناچەوی شتەشان لێ نهاتبی خوا بەڕاستە ئەرێ وەڵا دەبا بشین کچژنە چیەوە خوشکم چی بۆ؟ ئەوە لێ دەدا چۆن لێدەی من بقرآن ولا بداية بقرآن ڕاست ناکەی ماما ولينا دانا بقرآن وانا هردوك لما ينده ئەوە چیە هەرا هۆریایە ئەو خینێت چێ بدم و چاتەوە ئەوە چێوای لێ کردی دڵخوازە تۆ لێ کردی ها بابا جان ئاردی ڕستیە قاپ ناشوە شەیتانی دەکەم بە قسەم ناکە ئەو جاوەی قاپ شوش نییە ئەوەی ئیشی ماڵەیە دەزانیت چیە قورآن بەحەقت بەسەحەبت ئەو جارێ لێت قبوڵ ناکەم ئەمن پێم گوتی سەد جار دەبێت ڕێزی مێردی خۆت بگری هۆتتان ڕێزی یەکتری بگرینەوە کەی ئیشی ماڵەیە ئەتۆی ئیشی ماڵێ تێگەشتی ڕێزم نەیگردیە بەخوا بابا بەڵاو بە قسەم ناکە كنا ماما بقرآن يتسمنا كرديا ام ريزي دقرم احترامي دقرم مو يشتشي لو دك بوازن ليدي ترسي ما همزان سيدي كرديما باشە تو بیبی بەو پێوە لە خوشکی من بدەی جارەکەت لە فکرت ناشین بەسەرت هێنا بركاكا بيخلي بقرآن أولى من داد وبس تمشي ده مسام كبوي تبقى بقرآن لازم نقوله ولا ما بوي ناقر ونيا حياته ما تم عدل من نادي من دنجناكم گاگە بەخوای چم لێ نەکردووە ئەوە خۆی چاوی وای لێ تۆ فقر دەمیە بقرآن بيقلي بقرآن وانية ببيلا وانية ببيلا وانية ببيلا وانية بقرآن راوسنا وسهرا الوقت صار نخلو كينا ولا كاكا انا تمكن مزام ما رجعش نقولوش شريتك كورة والله كاكا همزة بقرآن مشترن يصور معايا نازل مشتر هرايا نسد شيء ما هذا بي فرموسوني برام سيلاتيا فرموده دمتاي بسيلاتيا والله يا بلاش لي دام بلاش انا والله الا مارك ايشي ماريان لو دكين كاكا ماريان لو قاوين دكين ناني دكرين شي لي دين كاكا والله الا ما رازلينا معدل او فرطنا وهرايا اي والله الا بما بيقليش ناهرين دنجيب كان بغوايا خاصه لمن هلا بما بيقلي ناهر من دنجيبكم تقوى ماما مزا ريزو يحترم ما بينيش المير يبون عيده بيفربو كلنا والله احترامي جنو مداتي قد اوها نابي ئەمن وەمزانێ ئەنگۆ خۆ بەخۆی بەشەر هاتنە هەوردوگرا یەکسەری شکایە و یەکلیوچەوانە بوو تۆپۆقلا وەڵڵاهی قەت ئەوها نابی با پێتان برێم ئەمن وا چیژ کوڕم بە ژنم لەوە کوڕەکەمی ناچیشم بە مێردا هەتا ئەلعان لە گورێگراتر بە ژنەکەی خۆم نەگوتێ بەڕاستی ئەو زۆر احترامی من دەگری ئەمیش احترامی و دەگرم ئەو بە قسەی خۆش ئەمیش هەر بە قسەی خۆش بەس سلێمان ئەتۆ عیب ناکەی ئەو هەرا هۆریایی دەکەی مام حەمزە ئەوە خوشکمە مەجبورم دیفاعی لێ بکەم کورە دیفاعی چی ئەتۆ دەبی خوشی خۆت تەنبێ بکە و پێی برێ دەبێ ڕێز لە پیاوی خۆی بگری بەڕاستی قسەکانی تو تەواوە کاک حەمزە من غەڵەت بووم بە هەڵە ڕۆژم زۆر من پشتی خوشکەکەی خۆم گرت کە ئاو های لێ هات بزانە تریفە لە ئیمڕۆ بەولاوە ئەبێ ڕێز لە عەبۆ بگری وەڵڵا یەک قسە زیاتر بە عەبۆ بڵێ قبوڵ ناکەم خەتای من بی پشتی تۆم کرد ئەبۆ گیان داوای لێبوردنە لە یەکەم داوا لەو ئافرەتانە شەکەم وەکو من بە هەڵە نەچن ڕێز لە مێردەکانیان بگرن من داوای زۆر لێبوردنە لە یەکەم پەشیمانم ئەبۆ گیان مام همزة صد لصد لەگەر قسەکەی تومە ئەمە جارێکی بیغلش ویستی غەڵەت بکە ئەمە ساردم کردەوە ئەمە نازانم کێشە لەبینی چیژەکەم و زاوایەکەشم هەیە بابا جان تۆ چ دەرێ بە خودای ئەمن دانیشتبوو منانم دەکرد بەخۆی هات سەری بە تیرۆکەکەیدا سەری بە تیرۆکەکەیدا بەخۆی کەوتە سەر تیرۆکە ئەمن قەت بەو درۆیانەی تۆ باوەڕ ناکەم مستەحیلە تێگەشتی قەدرۆم کردووە لەگەڵت بابا جان ئەتۆ جێ لە من بێ بەرێ ئەمە ئاخر جارتە و دوا جارشتا پێت دەڵێم چ بکەم دەبێت لێرە بەدواوە زۆر ڕێز و احترامی مێردەکەت بگری ئەگەر ڕێز و احترامی لێنەگری ئەتۆ چیژی من نی لەوانەیە حاشاشت لێ نانە بابا بە قوربان دەبم حاشا لێ مەکە دەنا خوداش لێم خۆش نابێ تۆ چ برێ بە قسەت دەکەم برێ بمرێ دەمرم ستەدۆ جان دەها قەت لێت نادەم مەبەستم بە قسەت دەکەم بڕایت بێ ئێستانی چوانیشت تەدایی دەکەم من پەشیمانم بە خودای زۆر پەشیمانم وعد بێ دا بەشەر نایم لەگەڵت والله ماما جان ئەو مشکلەمان گەلە لە مێژە هەیە بەس ئەم پێم حەی بوو خەڵک تێمان بگە و مارە خەزورم بزانی ئافەرم کوڕە هەر تەعاملم کرد هەتا ڕۆژمان گەیشتا و ڕۆژەی دنیا و بنیا تێگەی بەس مادام وعدیدایە ئەمیش عەفوی دەکەمتەوە دەی کوڕم تخوا خێرت بنووسێ ئەتۆ شۆکی پێم گوتیەوە ئاخر جارتە زۆر ڕێزی لێ دەگری پەشیمانم وعد بێ پەشیمانم باش ئەمیش پەشیمانیەکەم قبوڵ کرد کورە کاکە وەڵڵاهی لە هیچ دەور و زەمانە چی ئەمن نەبی تێ ژن و پیا ڕۆهابی کو دەبی ئینسان ڕێز لە یەکدی بگری
احترامی یەکدی بری یەکدیان خۆش بوێ ئاخکو دەبێ وابێ چەند خۆشان گۆی ئێستاوا بە تەبای ڕاوەستاینا هەر کەس یەکتیان خۆش بوێ ڕێز لە یەکدی برین ئاخە دنیا کۆ دەزە سەر یەکە ئینسان احترامی یەکدی و ڕێز لە یەکدی نەگری کاچکم دەبێ وابێ ئینسان تەبا بن تەبا نەک دایم دژمن کارم لێکدامی فرمام هەمزە کورە ئەتوو ئەو شتانە هەر دەبی کاکە شەڕ و ئەولا لە بینی ژن و پیاە هەر دەبی ئەتوو ئەو مەکەمە وەڵی دنا با پێت برێم ڕۆژەکی ئەمن نییە ژنەکەم ئەمنی هەندی لێدام لە 3 ڕۆژ و 3 شەوان ئەم بەس لە پیستیان گرتم هەی خوددا ئافوتکە ئەو چەدەنە لە گورێ گرانتریشم بەش نەکۆم نەبوو ئەو دەژنەکەم وەنە بخچێ وەڵاوەنیە وەڵی مام هەمزە سعید ئەوەی دێڵێ ڕاز نییە خۆ ئەتۆگە قسەی بکەی وەڵی ئەو چێت و قسە دەکەی ڕاستە درون دەگیرێ خوا ئەفتەزانی ئەم چەند لە مێژە لە توی پڕم ئەو درێ من نییە ئەوەندە ڕقم لە تو دەبتەوە هەتا ئەڵان قسەی ڕاست نەکردێ کورەش جێلە نەبوو خوددا ئافوتکە خدا بخۆی نعلەتی لە درۆزنی کردی ئەو درۆیان شاغدانە چێ دەکەی ڕۆژەکی نەمدیت قسەی ڕاست بکەی هەر دەکەیەوە درۆیە هەر ئەوە دەکەوە درۆیە چی هەم درۆیە دەپەشیمان بۆ چووکی ئەو خەڵکی بزان ئەوانە لە یەکدیاندا ڕێزی یەکدیان نەدەگرن ئێستا ئەوانە پەشیمان بوونەوە هاتنە قەناعەت کە ئینسان دەبێت ڕێز لە یەکدی بگری و یەکدی خۆش بێ و تەبا بن دەعەبدوژۆکی ئەوانە پەشیمان بۆ بریکوێ وڵای چی درۆ ناکەم ئەشتەک لە هەردی دووان ئەو قسانی دەکرد هەموو درۆ بوو وەڵی ما هەمزە وەلو ئەو قسەیە زۆر قۆسشە بەس وەڵی قسەکە تەواوە خۆ ئەگە پیا و حەقی برێتن خۆ گوڕ نابیتن وەڵی کاکە ما هەمزە ئەمریش وەحد بی لەسەر دەستی تو مادام خوا نەعلەتی لەو کەسێکی کردەکە درۆی دەکا وەحد بی ئەمریش ئەلێرەوە هیچ کە درۆی نەکەم حتا دەورم بەس ڕاستی بێ احترام بقدر لبيشان يعني وازنك انا من يعني ايوه هذا جزء مشكله والله كذا مەرجی پێنیشانە ڕاستە گوتویانە مەرجی پێنیشانە ئەگەر بەتانە بێ مەمنون نییە مەرجی پێنیشان دیاری سەدا مەرجی پێنیشان بەتای مەمنون نییە وەڵا کاکە بەخوا من لێم ناوە بەسەر دەستی خۆیان بەر بۆ کەسی دەستی خۆی بۆ کاکەگیان کاکە بڵێ لەبەن دەستەمەڵات خۆی بە دیوارێک بە قورعان ویستم مەشتوب بکەم ڕۆژ جیاوا چاوم لێ سۆر کردەوە لەگەر کاکەز لەگەر والله درجة والله يشتم وشتم بس كان صعب شو كنت والله ضربت راجل هذا كاكا راس الله يجزانا کاکە بەسەری بوونیە هاتم ڕاست ناگەڕێمەوە سەلامم وەختمە ڕاست منم لە ئاوێنە ڕاست دەرکەیان کردەوە تەقەی هات ئەو ڕاست ئەم ژوازم لێنە کورەوە چەکێت و بەس پێم برێ کورە چ دەکەم بردی بژار دەکەم مساعدەی برام دەکەم کورە تویشی منت قورس کرد قورس کرد کاکە دەی زۆرە سنیە برنجەکە لە مارێک دەم بژار نەکەی دەکە بینە بەڕۆین دام ئەوانە ئەمن وەمزانێ ئەنگۆ خۆ بەخۆی بەشڕاتینا ئەوە یەکتان نیوچەوانی شکایەکان نیوتەوانی مۆر بووە بەڕاست وده كاكا بيقلي بس حزناكم من داري اشتي بقلب پارە مارەت پێویستە پارە مارەت دەوێت والله تخوزي باري والله صدق نشوف ثاني خيزانه كمان خەیناکە براژنی خۆمە يتصعب والله والله بس دي تەماشا من بکە ئیتوار چ نییە كلك لك كابوم بكابوم يدي دانيا فيلم سايقري خافکە یاخۆ براژن باشی كاكا راقنا لا چۆن يقدر ما يقدر والله جابه فكان انا شو قال نازل جيرو الله